ئەم کاتتان باش خۆشحاڵین بە ئامادەبووتان سوپاس بەو کاتێک کە بەخشیتان بە بابەتێکی زۆر گرنگ کە پەیوەندیدارە بە ژیانی هەمومانەوە پەیوەندیدارە بە ژیانی نەوەکانی داهاتووشەوە. دڵنیام بەشێکی زۆر لە ئێمە ئاگادارین کە لە ساڵانی ڕابردووە بەشێکی زۆر لە زەوی کشت و کاڵەکان ڕگزیان گۆڕا لە بەرامبەردا کران بەچی ئەتوانین بڵێین بەشێکیان لەلایەن پارەداران کە بەڕاستی ئەتوانم بڵێم سەرمایەداریژین بەڵکو پارەدارن کە شوقیان لێ دروست کرد بینای گەورەیان لێ دروست کرد یان با بڵێن پرۆژەی پیشەسازی لە شوێنێکا کە شوێنی گونجاو نییە بۆ ڕۆژانە لە ئەنجا ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر سروشت و ڕەگەزەکانی سروشت و لەسەر ژینگە و ئاو هەوای ئێمە دروست کردووە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە ئێمە میوانداری زۆر بەڕێز بەڕێوەبەری گشتی خانەنشین کاک حسێن حەمەکەریم ئەکەین. پێم خۆشە بە کورتی باز لە مێژووی کاری ئەو بکەین لەم بوارەیە هەڵبەت دوور و درێژە بەڵام مە هەوڵمان ناوە بە کورتی. بەڕێزیان دەرچووی کۆلێژی کشت و کاڵی زانکۆی بەسڕێ لە ساڵی 1985 لە بواری دارستان کشت و کاڵ ژینگە کاری کردووە و ئەرک و بەرپرسیارەتی هەبووە لەوانە لە ساڵی 1991 بۆ 1993 ئەندامی یەکێتی جوتیاران لە قیسلێمانی بووە. لە ساڵی 1996 بۆ 2004 بەڕێوەبەری باخداری و دارستانی سلێمانی بووە. لە ساڵی 2004 بۆ 2006 بەڕێوەبەری گشتی پاراستنی سروشتی کوردستان ئیدارەی سلێمانی بووە. لە ساڵی 2006 بۆ 2022 بەڕێوەبەری گشتی باخداری و دارستان و پاوەن وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بووە. لە ساڵی 2002 بۆ 2009 ئەندامی ئەنجومەنی باڵای یەکێتی ئەندازیارانی کشت و کاڵی کوردستان بووە. لە ساڵی 2009 بۆ 2011 جێگری نەقیب و نەقیبی سەندیکای ئەندازیارانی کشت و کاڵی کوردستان بووە. لە ساڵی 2008 بۆ 2022 نوێنەری وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکان بووە لە ئەنجومەنی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان. بەڕێزیان بابەتەکەی پێشکەش ئەکا دواتر هەر سەرنج و پێشنیارێکتان هەبێ گفتوگۆی لەسەرەکەین. فەرموو. بەڵێ زۆر سپاس بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان زۆر سپاس بۆ ڕێکخراوی ئازادبوون زۆر سپاس بۆ خات و هەڵوێست کە لە سەرەتاوە هاندەرم بوو بۆ پێشکەشکردنی ئەم بابەتەوە هەرچی لەگەڵ من کێشا تا گەشتە ئەم ڕۆژە زۆر سپاس یەکەم. سپاسی ئامادەبوون و مادووبوونی جەنابتانەکەم کە ئێمڕۆ عەزێتتان کێشا و لە کاتی خۆتان گرتووە. هیوادارم ئەو بابەتەی من پێشکەشی بەڕێستانەکەم لە ئاستی ماندووبوون و ئامادەی بەڕێستان بووە بێت و زانیاریی واتان پێ بەخشم کە بخرێتە سەر زیانیاریەکانی ترتان. دیارە ئەم بابەتە بابەتێکە کە پەیوەستە بە ژیانی ڕۆژانی هەمومانەوە دڵنیام هەموو یەکێک لەوە کە لێرە ئامادەن ڕۆژانە متابعی ئەم بابەتتان کردووە و بەلای هەمووتانەوە گرنگە لەبەرەوە پەیوەندی هەیە بە ئێستا و ئایندەی تاک بەتاچی ئەم وڵاتی ئێمە من بۆیە ئەو بابەتە پێشکەش بە بەڕێستانەکەم. ئەگەر ئیجازەم بن بچمە سەر ئینەکە لەوێ لە ڕێگەی بابەتەکە وەکو ئەیبین کاریگەری ماستەرپلانی شار و شارۆچەکان و بەرهێنان لەسەر کشت و کاڵ و ژینگە. من بەڕاستی لە ژیانی وەزیفی خۆمە و حەقیقەتێکی شەکە کشت و کاڵ و ژینگە دوو ڕووی یەک دراون یعنی لێک جا ناکرێنەوە. بەڕاستی مەبەستم کشت و کاڵێکی ئۆرگانیکە نەگە و کشت و کاڵی کە باسی موبیداتی کیمیایی و قڕکەری کیمیایی و ئەم شتان ناکەین. بۆیە کە ئێمە باسی کشت و کاڵەکەین واتە ژینگە کە باسی ژینگە ئەکەین بە بەشێکی واتە کشت و کاڵ. بابەتەکە ینی پەیوەست نییە بە ئێستاوە ینی من ئەوەی کە ئیشم لەسەر کردووە پەیوەندی هەیە بە ئێستا و بە ئایندەیەکی نزیک ئایندەیەکی ناوەند ئایندەیەکی دوورەوە. بەڕاستی ینی من لەسەر ئەو بابەتە قساکەم تەنها پەیوەست نییە بە ئێستاوە بۆ معلوماتی بەڕێستان. ئەو هەموو گەشە پێدانێک و هەموو بابەتێکی ئابووری بەڕاستی ئەبێ حسابی کشت و کاڵ و ژینگە بکرێ. یعنی بۆیە لە دوو تای ترازووە دانراوە نابێ هیچ یەکێکیان
لەسەر حسابی ئەوی تریان گەشە بکە بە تایبەتی گەشەپێدان و ئابووری نابێت لەسەر کشت و کاڵ و ژینگە گەشە بکە بێ حسابێکی بۆ بگرێت تەمەن لێرەدا فاکتەری کۆمەڵایەتیش هەم بدێتە ناو بابەتەکەوە بەڵام ئەوی کە بە گرنگە ئەم دوو بابەتەیە ئەو خاڵانەی کە لە سلایدەکە لێرە ئەیبینن جەنابتان ئەوە تقریبا کورتەی ئەو بابەتەیە کە ئاماژەی پێەکەم پێشەوە بچمە ناو بابەتەکەوە چەند حقیقەتێک هەیە هەمومانەی زانین بەس من پێم خۆش بوو پێش بابەتەکە ئاماژەی پێ بکەم ڕوبەری زەوی کشت و کاڵی هەمومانە زانین ڕوبەرێکی دیاریکرا و جێگیرە لەگەڵ ئەوەشدا پۆلەکانی زەوی تەڵەن دوایی باسی پۆلەکانی زەوی یەکەم کە خاک ئەکرێ بە 8 بەشەوە ئەمانە قابلی گۆڕانن بە پێی تێپەڕبوونی کات خۆشمانە زانین لە ئێستادا یەکێک لە کێشە گەورەکانی جیهان کە بەڕۆیکی مرۆڤایەتی گرتووە مەسەلەی گۆڕانکاریەکانی کەشوهەوایە بۆ بەڕێزیشتان ئاشنان بەوەی کە کاریگەری زۆری گۆڕانکاری کەشوهەوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ژێکێک لە وڵاتانی کە ڕوبەڕووی بۆتەوە عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە کە لە پلەی پێنجەم و شەشەمایە ئەمە حەقیقەتێکە کە ئاماژەی پێدەمەوە ڕوبەری زەوی کشت و کاڵی جێگیرە و زیاد ناکە ئەمە حەقیقەتێکە حەقیقەتی دووەم هەڵکشانی ژماری دانیشتوانە ئێمە ئەزانین یعنی چەند ساڵێک پێش ئێستا باسمانەکرێمان و ژماری دانیشتوانی هەرێم باسی 5 ملیۆن کەسمانە کرد ئێستا لە ئەخیر سەرژمێری کە کۆتایی ئەم ساڵ و سەرەتای ئەم ساڵ لەلایەن عێراق و ئەنجامدرا ژماری دانیشتوانی کوردستان بووە بە 6 ملیۆن و کەسب تقریبا هی عێراق بۆ بە 42 کەواتە ئەمە ژماری هەڵکشان ئەمە بەردەوام بە مروری زەمن لەگەڵ ئەوەی ڕوبەری کشت و کاڵی جێگیرە ژماری دانیشتوان بەرەو زیاد بوونەڕەوە ڕاستی سێهەم ئەوەیە کە ئەوەیە چالاکیەکان و پێداویستیەکانی مرۆڤ ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشاندان پرۆژەکانی نیشتەجێبوون پرۆژەکانی وەبەرهێنان پیشەسازی هەموو بوارەکان ئەمانە بەرەو فراوانن ئەم فراوان بوونە لەسەر کوێ فراوانە بن بێگومان لەسەر زەوی فراوانە بن بۆیە ئەم حەقیقەتانە ئەگەر لە بەرچاو بگرین پرسیارێک یەتە ئاراوە ئێمە چۆن بتوانین ئەم هاوسەنگیە ڕابگرین لەگەڵ زیادبوونی ژماری دانیشتوان و ژماری چالاکیەکانی مرۆڤ و لەگەڵ ئەوەی کە زەوی کشت و کاڵی ئێمە جێگیرە چۆن مامەڵە بکەین لەگەڵ زەوی کشت و کاڵیە ئەمە تقریبا ئامارێکە دامناوە تەڵەن ئەمە کە لە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانیەوە ڕووکۆی گشتی ڕوبەری کشت و کاڵی لە هەرێمی کوردستان مەزەنداکرێ بە 6 ملیۆن و 143 هەزار دۆنم ئەگەر کۆی گشتی ڕوبەری هەرێم 18 ملیۆن و ئەوەندە بێ یعنی لە سەدا 33 کۆی ڕوبەری هەرێم زەوی کشت و کاڵیە بەڵام یەک حەقیقەت هەیە بەڕاستی ئەم ئامارانە هەمووی پێویستی بە تازەکردنەوە هەیە یعنی چەند ساڵ جارێک ئەبێ ئامار بکرێ ڕووپێوی بکرێ بۆی بزانین بەرەو کوێ ئەڕۆی لە وڵاتێکی وەکو ئێرانە 4 ساڵ جارێک ڕووپێوی هەموو شتەکان ئەکرێ هەموو ئەوەی کە ڕەگەزەکانی ژیانە لەبەرەوەی 4 ساڵی تر بزانێت بەرەو کوێ ڕۆشتین بەرەو دواوە هاتین بەرەو پێشەوە چۆن پلان و بەرنامەی خۆمان دابنرێ ئەمەی کە ئێستا هەیە ئەمە مەوجودە یعنی کە ئەمە بەداخەوە یعنی زۆر جار هەتا منیش لە وەزارەت بووم یعنی هەوڵی ئەوماندا کە ڕووپێویەکی گژگیرکرد بۆت هەتا ئێستا نەکراوە بەڕاستی بۆیە لەسەر ئەم ڕووپێویانە ئاڕۆی لە هین یەکەمە باسی ڕاستی یەکەمە باسی نەخشەی خاک و نەخشەی باران کرا طبعا ئەمە دوو حەقیقەتن کە بەپی گۆڕانکاریەکانی کەشوهەوا قابلی گۆڕانن ئەمە نەخشەی باران طبعا لە کوردستانە لە ڕووی بارانەوە کوردستانێک لێ بە سێ بەشەوە هەندێک مەناطق هەیە پێڵەن ناوچەی مسۆگەر ئەو مەناطقانن کە ڕێژەی بارانی لە 400 ملیم بەرەو ژوورە بەشی دووەمی نیمچە مسۆگەرە ئەوانن کە لە 200 بۆ 400 ملیم بارانە بارێ بەشی سێمی کە نا مسۆگەرە ئەو منطقانن کە لە خوار 200 ملیم بارانە ئەوبارێک کە زیاتر هەندێک لە منطقەی گەرمیان و هەندێک لە باشووری هەولێر دەگرێتەوە بە خۆشحاڵیەوە پارێزگای سلێمانی تقریبا هەموو ناوچەکانی تقریبا هەمووی مسۆگەرە یعنی لە 400 ملیم بەرەو ژوور ئەبارێ ئەم نەخشەیەش بەڕاستی ئێستا پێویستی بەوەیە کە تازە بکرێتەوە ئێمە زانین بە حکومە گۆڕانکاریەکانی کەشوهەوا
ئەم بابەتەش گۆڕانی بەسەرا هاتووە ئێمە ئەبینین یعنی کە ڕێژەی باران بە تایبەتی لە ساڵێکی وەکو ئەم ساڵا کە چەند کەمباریوە ینی لەو ناوچانەشی کە نیمچە مسۆگەرن سیرێکی ڕەنگە نەگەشت بێتە 200 ملیم بە تایبەتی لە پارێزگای دوهۆر. ئەمەش نەخشەی خاکە نەخشەی خاک تەبەن بەداخەوە ئەم نەخشەیە لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکانە ئەم نەخشەیە دروستکراوە. زەوی پۆڵێ نەکرێ بە 8 جۆرەوە بە 8 جۆرەوە لە ڕووی پێکهاتی خاکەوە لە ڕووی تەختی و لێژی خاکەوە لە ڕووی بوونی بەرد و ئەمانەی کە بۆ کێڵان چەند بۆ کشت و کاڵ ئەشێ. پۆلی 1 تا 4 ئەوە بۆیە مەبەستم بۆ ئەو نەخشەیە پیشان بە مەکو زانیاریی گشتی لە ئینەکانی دوایە باسی پۆلی 1 تا 4ەکەین ئەو پۆلانن کە بۆ کشت و کاڵ ئەشێن بێگومان ئەمانەش بە دەرەجەی جیاواز. پۆلی 1 ئەو پۆلانن کە زیاتر ئەکرێتە ڕۆخی ڕووبارەکانەوە کە زۆر زەوی بەپیتن بە تایبەتی وەکو مناطقی شارەزوور وەکو نزیکی ڕووبارەکان و بێگومان 2 3 و 4 بە هەمان شوە بەپی دەرەجەی جیاواز بۆ کشت و کاڵەشێ. پۆلی 5 تا 7 ئەو پۆلانن کە زیاتر بۆ پاوان و بۆ دارستان گونجاون. پۆلی 8 ئەو پۆلەیە کە بۆ کشت و کاڵ و بۆ دارستان و ئەوەش ناگونجێت زیاتر بۆ مەسلەی کات ینی تەرفیهی زۆر جارە بینین ینی شوێنە سیاحەکانە چێتە ئەو مەنتیقانەیان ئیداری ئەحوازی ئەنهور بۆ گلدانەوەی ئاو بۆ بەخێوکردنی بڵێن ئاژەڵی کێوی و ئەم شتانە بێت. 2 سلایتان پیشانەیەم بەپێی بیاسای وەزارەتی شارەوانی بۆ بەڕێوەبردنی شارەوانیەکان طبعا شارەوانی ناوەندی پایتەختێکە پێڵن پلە تایبەت پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان پێڵێن پلە نایاب ئەوە دواییش ئاماژێکی پێین. ئەو شارەوانیانی ژماری دانیشتوانی کەمتر نین ینی لە 75,000 کەس زیاترن ئەوانە کە بە پلە 1 دانرێن ئەوەی لە 15,000 زیاترە ناگەنە 75,000 بە پلە 2 دانرێن ئەوانەی زیاترن لە 5,000 کەس پلە 3 ئەوانەی کەمترن لە 5,000 کەس دانرێن بە شارەوانی پلە 4. بەپی مادەی 55 لە هەمان یاسا ئەم شارەوانیانە چۆن فراوانە بن چۆن فراوانە بن بەرەبرە ئەتان خەمە ناو مۆزوعەکەەوە تقریبن بابەتی سەرەکیەکەی من تقریبن لە ناو سلایدی ناوەڕاستەکانە بۆیە حەزم کرێمەتان پێ بڵێم. شارەوانی پلە تایبەت کە پایتەختی بڵێن کوردستانە گرێتەوە هەرێم بەپێی یاساکە بۆی هەیە بە نیوەتیرەی 10 کیلۆمەتر فراوان بێ. لە ئێستادا من نووسیمە 30 کیلۆمەتر لە 30 کیلۆمەتر زیاتریش یعنی ئەو ماستەر پلانی داناوە بەداخۆ ماستەر پلانەکەم دەست نەکەوت لە 30 کیلۆمەتر زیاتر بەرفراوانە بێ. شارەوانی پلە نایاب کە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان نەگرێتەوە و چەند قەزایەکیشی تایە لەناو وەکو مەسەلە قەزای چەمچەماڵ ئەمانە بۆیان هەیە تا 7 کیلۆمەتر فراوان ببن ینی بە نیوەتیرە. بەپی یاساکە شێوەیە کە تۆڵی نیوەتیرە معناتە بە بازنەیی حسابیان کردووە بەڵام شەرت نییە شارەوانیەکان بە بازنەیی یعنی فراوان بن تەمان هەرێکە بەپێی تۆپۆگرافیەتی خۆی فراوانە بن بەڵام بەپێی یاساکە تۆ بێ شتێک دابندێ ستانداردێک دانرێ بۆ ئەو بابەتە. شارەوانی پلەیەک کە زیاتر قەزاکان نەگرێتەوە ئەو بۆیان هەیە بە نیوەتیرەی 5 کیلۆمەتر فراوان ببێ. شارەوانەکانی پلە 2 پلە 3 پلە 4 ئەمانە بۆیان هەیە بە نیوەتیرەی 3 کیلۆمەتر فراوان ببن کە ناحیە و هەندێک لە کۆمەلگاکان نەگرێتەوە جگە لە ناحیەکان طبعا هەندێک کۆمەلگاش هەیە کە بڵێن گوندە شارەوانی بۆ دانراوە. ئەمە زانیاریە لەسەر ژمارەی قەزا و ناحیە و شارەوانەکان طبعا ئەم بابەتە بەڕاستی زۆری ویستا من ئەم ئامار و داتانە کۆ بکەمەوە لە هەموو هەرێمی کوردستانە وەکو ئەی بینن لەسەر خشتەکە ژمارەی قەزاکانمان تقریبا 39 قەزایە ژمارەی ناحیە 105 ناحیەیە ژمارەی ئۆردوگا 39 طبعا ئەوانش بەپێی شارەوانەکان بەو شێوازە دابەش بوون. بۆ معلوماتی بەڕێستان ئەم عەدەدە لە 2015 من عینەن بابەتم پێشکەش کرد لە هەولێر بە شێوازێکی تر ئەو کاتە ژمارەی قەزاکان 27 قەزا بوو یعنی تۆ تەسەوورکەن لە 2014 و 15 تا ئێستا لە 27 قەزاوە بۆ بە 39 قەزا. ئەم ژمارەیە کە 105 ناحیە و 39 تقریبا کاتە 144 ئەم ژمارەیە
ئەو کاتە تقریبان 114 بووە ینی 114 بووە ینی سێری کە ئەمانە هەمووی بەرفراوان بوون و ژماری دانیشتوان و هەموو دەگرێتە خۆی ینی لە ماوەی 10 ساڵە ئەمەندە فراوان بێ ئێمە ئەگەر حسابی ئایندەیەکی ناوەند یا ئایندەیەکی دوور بکەین مەسەڵەن ئەم وڵاتە بەرەوچۆ ئەڕوا ئەمە ماستەر پلانی شاری سلێمانیە ئەبینن زۆنی یەکەم کە لە هینەکە ئەوە ئێستایە خەتی دووەم کە دیاری کراوە ئەوەیە کە دانراوە بۆ داهاتوو هەسە لەسەر نەخشەکە ئەگەر تێبینیکەن بە دەسەڕاستە ئەوەی کە ئێستایە کە ڕووبەرەکەی تقریبا 470 نزیکەی 472 کیلۆمەتر دووجایە ئێستا بەپێی ئەو فراوان بوونە کە فراوان ئەبێ کە ماستەر پلانیان بۆ داناوە ئەکاتە تقریبا نزیکەی 1305 کیلۆمەتر دووجا ئەما گەر بیکەی بە دوانم کیلۆمەتر دووجا 400 دوانمە حسابی کە تقریبا ئەوەی کە ئێستا هەیە 186,000 دوانمە ئەگەر بەو فراوان بوونە بێ ئەبێتە تقریبا نزیکەی 522,000 دوانم ئەمە وەکو نمونەیەک بەداخەوە هەوڵ مای شوێنەکانی تریشم دەستکەوێ ماستەر پلانەکان بەڕاستی دەسم نەکەوت جگە لە سلێمانی و گەرمیان وەکو حەقیقەتێک باسی لێوە بکەین یعنی ئەمە بینین ینی بەشێک لەو گوندانی کە ئێمە زۆر جار ئەیبیستین ئەڵێن گوندی دەرگەزێن و نازانم گوندی چۆمانەیە سەر بۆ بە مێژوو بەناو ئێمە ئەیبیستین کامانە گوند بوون و کشتتوکاڵی تیاکراوە و بەشێک بوون لە بڵێن ئێستا وەکو تقریبا ناوەکان وەکو مێژوو ماونەتەوە بەڵام لە ئێستاشا ئەبینین کە زۆر شوێن ئەڵێ مقاتعی قرگە و مقاتعی کەڵەکن و مقاتعی ئاوبارە و ئەمانە ڕۆژگارێک بووە کە هەمووی کشتتوکاڵی تیاکراوە هەمووی گوند بووە و بەڵام ئێستا هاتوۆتە ناو با بڵێن ماستەر پلانەوە ئێمە حەقیقەتێکە ینی وەکو باسم کرد ژماری دانیشتوان زیاد دەکات چالێکیەکان زیاد دەکات دەبێت شار و شارۆشەکانی زیاد بکە ینی ئەمە حەقیقەتێکە ناتوانین نکۆڵی لەو بابەتە بکەین بەڵام چۆن زیاد بکە چۆن زیاد بکە چۆن ئێمە بتوانین ئەو هاوسەنگی ڕابگرین لەگەڵ ئەو زەویانی کە هەمانە چۆن بتوانین زەوی کشتتوکاڵی واتە قوتی خەڵک واتە ئاسایشی خۆراک چۆن بتوانین ئێمە پارێزگاری لەمە بکەین ئەوە کە هەمووتان زان پێوەن تەربیە مستەدامە ینی لەگەڵ هەموو ئەو بەرفراوان بوون وشتانە ئێمە بتوانین پارێزگاریش لەو سامانە نیشتیمانیە بکەین ئەوەش ماستەر پلانی ئیداری گەرمیانە لە کەلار بەپێی ئەوەی کە هەیە تقریبا 26 کیلۆمەتر دووجایە بەپێی ئەو ماستەر پلانی کە بۆی دانراوە دەبێت بە 52 کیلۆمەتر دووجا وەکو باسم کرد کیلۆمەتر دووجایەک تقریبا 400 دوانمە بزانن مەسەلەن چەند دەکات و ئەم منطقانە بە تایبەتی گەرمیان کەلاریکێکە لەو شوێنانی کە جنابتان هەمووتان نەزانن کە زۆر بە سەریعی بەرفراوانە بێ و چالاکی زۆری تایە و نرخی زەویەکانن لەو منطقانە بیانی یەکێکە لە زەویە گرانەکان ئەگەر بەراوردیکەین لەگەڵ شوێنەکانی تری کوردستانە بە پشتڕاستکردنەوەی ئەو سلایدانەی ئاماژەم پێە ئێستا سنتەری شاری هەولێر ئەوەی کە بۆی دانراوە ئەبێ بە 2826 کیلۆمەتر دووجا واتە 1,130,000 دوانم و کەسر طبعا لەمە زیاترە بەڕاستی هەچەند ئەو دایان ناو کە ماستەر پلانەکە بە شێوەی بازنەیی بێ بەڵام ئێستا تقریبا ئاراستەیەک هەیە بۆی کە ماستەر پلانی هەولێر بەرەوزێ بڕوا ینی بەپێی ئەو بازنەیە نەبێ بەرەوزێ بڕوا چۆن بتوانن سوود لە زێی گەورە وەربگرن و بۆ مەسلەی دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ هەولێر بۆ مەسلەی گەشت و گوزار بۆ هەموو ئەو بابەتانە ئەوەی کە من گوێبیستیان بووم پلانیان بەو شێوەیە سنتەری شاری سلێمانیم جیا کردەوە لە شارەوانەکانی تر لەبەرەوەی کە توانیم مەساحەکەم دەستکەوێ
1304 کیلۆمەتر دووجاویش کاکاتە تقریبان 521,000 دۆنم و 600 دۆنم. شارەوانی پلە نایبەکانی تر کە بڵێن پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان ئەگرێتەوە کە ژمارەیان 7 ئەگەر چۆن ئەو ژمارەیەم دەرهێناوە جەنابتان نەزانن ڕووبەری بازنە چۆن دەریە نیسبەی ڕێژەی جێگیر 22 لەسەر 7 زەربی نیوەتیرە دووجا ئەو ڕووبەرت بۆ دەرەکەوێت زائیدەن لێکدانی بکە لەگەڵ ژمارەی ئەو شارەوانیانەیە و قەزاو ناحیانی کە هەتانە ڕووبەرەکە دەرەچێت 1077 کیلۆمەتر کاگاتە نزیکەی 430,000 دۆنم و 800 دۆن. شارەوانەکانی پلەیەک کە 14 شارەوانین بەعام لە هەرێمی کوردستانە ئەوانی ژەکەنە تقریبا 1990 کیلۆمەتر دووجا ئەوەش ڕووبەری دۆنمەکەیەکە لەسەر شاشەکە دەیبینن. شارەوانەکانی پلە 2 3 و 4 بەپێی قانونەکە ئەمانە بۆیان هەیە هەمویان وەکو باسم کرد کە بە نیوەتیرەی 30 کیلۆمەتر بەرفراوان بن ئەکاتە ئەو ژمارەیە کە لە بەرچاوی بەڕێستان. تێکڕای ئەو ڕووبەرە تقریبا ئەکاتە 10,855 کیلۆمەتر دووجا کە ئەکاتە 4,342,344 دۆنم. من لەبەرەوەی کە نەمتوانی بڵێن مەساحەی ماستەر پلان بەشێکیش لەو شوێنانە ماستەر پلانیان نییە بەڕاستی ینی بەداخەوە ینی ڕەنگە هەندێک شوێن هێشتا ماستەر پلانی نەبێ بەڵام بەپێی یاساکە بۆی دیاری کراوە. من وام تەخمین کردووە کە ئەگەر ئەو ڕووبەرەی کە دەرمێناوە لە سەدا 50 ئێستا لە سەدا 50 داگیر کردبێ ئەو شارەوانیانە هێشتا پێویستمان بە ڕووبەری نزیکەی 2 ملیۆن دۆنم هەیە بۆی کە لە داهاتوودا شارەوانیەکان بەرفراوان بوون. نازانم تێگەشتم لە مەبەستەکەی منیانە. ئێستا من ئەگەر سلایدەکەی سلێمانی بێنیتەوە بەرچاوی خۆتان ماستەر پلانەکە تقریبا 3 ئەوەندەیە ینی ئەوەی کە ماستەر پلانەکەی بۆ دانراوە 3 ئەوەندەیە ینی 188,000 دۆنم تا 522,000 دۆنم ئەگەر لێکدانی تقریبا 3 ئەوەندەیە بەڵام من دامناوە بە نیوەی ینی ئەگەر ئێستا ئەو حقیقەتی ئەو حاڵی کە ئێستا هەیە نیوەی بێ هێشتا ئەمە پێویستمان بەو ڕووبەرە هەیە کە زیاتر لە 2 ملیۆن دۆنم کە دەکاتە لە سەدا 30 کۆی زەوی کشتتوکاڵی لە هەرێمی کوردستان بۆ ئایندەی دوور. کاریگەریەکانی ئەمە چییە بۆ داهاتوو؟ ئەڵێ جگە لە دەستدانی لە سەدا 30 کۆی ڕووبەری زەوی کشتتوکاڵی ئەم خاڵانەش دەگرێتە خۆ. یەکەم کەمبوونەوەی ڕووبەری زەوی کشتتوکاڵی بەڕێستان ئاگادارن ینی ئاماژەیەکی ترسناکە لەسەر ئاسایشی خۆراک نەک لە کوردستانە لە دنیا. ئێستا زۆر لە وڵاتانەی کە پیان ئەڵێن ئیستیعماری تازەی کشتتوکاڵی هەموو ئەو وڵاتانن کە بەشی پێداویستی خۆیان خۆراک دابین ناکەن ئەچن لە وڵاتانی تر زەوی بەکرێگرن یان ئەیکڕن یا بەکرێگرن بۆی کە پێداویستەکانی خۆیان دابینکەن. ئێستا بۆ نمونە مەسەلەن سعودیە، کوێت، سین هەموو ئەو وڵاتانە پەنیان بردووەتە بەرەوەی کە زەوی لە وڵاتانی تر بیان بیکڕن یان بە ئیجاری بگرن بۆی کە پێداویستەکانی خۆیان دابینکەن و بەشێکیش لەوانە بۆی کە بتوانن لەوێەوە بەرهەمی کشتتوکاڵی بەرهەم بێن و هەناردەی وڵاتانی دەرەوەی کرد. کەمبوونەوەی ڕووپۆشی ڕۆچی کە ئەمەش کاریگەری نەدێنی دەبێت سەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا وەکو سەرەتا ئاماژەم پێە کشتتوکاڵ و ژینگە دوو ڕووی یەک دراون بەڕاستی کاتێک کە کشتتوکاڵ نامێنێت کە کشتتوکاڵ بە هەموو ڕێگەزەکانیەوە بە باغداریەوە بە دارستانەوە بە هەموو ئەوانەوە کاتێک ئەمانە نامێنن ینی کاریگەریە بێتە سەر کەمبوونەوەی ڕووپۆشی ڕۆچی کەمبوونەوەی ڕووپۆشی ڕۆچی واتە داماڵین و ڕاماڵینی خاک و هەموو ئەو شتانی کە ئەیگرێتە خۆی. کاریگەری نەرێنی لەسەر ئاوی ژێرزەوی لە ڕێگای زیادبوونی ئاوی پیسی زێرابەکان طبعا هەتا شار و شارشەکان فراوان بوون ئێمە زانین ینی تقریبا ئاوی قورس ئاوی زیێرابەکان زیاد دەکات ئەمەش ئەممان نەزانین کە چەند کاریگەریە بێ لەسەر مەسەلەی ژینگە و لەسەر ئاوی ژێرزەوی. کاریگەری نەرێنی لەسەر تێکدانی هاوسەنگی ژینگە و زیادبوونی کارەساتە سروشتیەکان وەک لافا و بڵاوبوونەوەی نەخۆشی و هەموو ئەو بابەتانەی کە
دەیگرێتە خۆی بەهۆی ئەم بابەتەوە. تێکدانی دیموگرافیای ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان و زیادبوونی نیشتەجێی شار و شارۆچکەکان. بۆ معلوماتی بەڕێستان یعنی لە ساڵانی 60ەکان و 70ەکان لە 65 دانیشتوانی ئەم کوردستانی ئێمە خەریکی کشت و کاڵ بووە لە گوندەکانە ژیاو. لە ساڵی 2003 بەپێی ئاماری وەزارەتی پلاندانان بووە بە لە 35 یعنی ئەو کاتە لە 60 ینی تقریبا ڕێک عکس بۆتەوە لە 65 لە گوندنشین بووە لە 35 شارنشین بووە ئێستا عکس بۆتەوە لە 65 شارنشینە 2003 مەبەستمە لە 65 بووە بە شارنشین لە 35 بووە بۆ لە ئێستادا لە ئاخیر ئامار جەنابتان هەمووتان ڕەنگە لەبەرتان بێ ژمارەی گوندنشین بووە بە لە 16 بەپێی ئەخیر ئاماری ئەوەی کە لەسەر ژمێری گشتی کراوە. یعنی ئەمانە وەکو باسم کرد من یعنی ئەمانوێت خوێندنەوەیەکی دوور بوو ئەم بابەتانە بکرێ بەرەو چۆ ئەڕۆین ئێمە. پێشنیار و چارەسەر چییە بۆ ئەم بابەتە؟ چی بکەین؟ وەکو عەرزم کردن دەستکاریکردن و بەکارهێنانی زەوی کشت و کاڵی بە تایبەت لە نێوان پۆلەکانی 1 تا 4 پێناسە بکرێت بە سامانێکی نەتەوەی نیشتیمانی بەکارهێنان و دەستلێدانی بەهێڵی سووردا بنرێ. هەچەنە بە خۆشحاڵیەوە ینی لەم ساڵانەی دواییە ئەوەی من متابعەم کردووە تقریبا ئەم 4-5 ساڵی دوایی زەوی کشت و کاڵی زۆر کەم کوچەندراوەتەوە بۆ پرۆژەکان بەڵام بێگومان بەڕابردوودا ئێمە هەمومان ئەزانین بە تایبەتی لە دوای 2005 و 6 و 7ەوە من خۆمەوە کاتە لە بەڕێوەبەری گشتی بووم لە هەولێر یعنی ڕۆژانە چەندین مامەڵا هاتە بەردەستمان بۆ کوژانەوەی زەوی و بۆ تەخمینکردنی زەرەر و زیان و دار و درەخت و هەموو ئەو شتانی کە لەسەرەوە بووانی تەسەورکەن فریای ئەوە ناکەوتین ئەمەندە زۆر بوو کوژانەوەی زەوی کشت و کاڵی لەسەر بۆ ئەو پرۆژانە بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا تقریبا جۆرێک لە قیودی لەسەر دانراوە بەشێک لەوانە دەسەڵاتەکان لای وەزارەتی کشت و کاڵە بەشێکی لە دەسەڵاتەکان چۆتە ئەنجومەنی وەزیران تقریبا هەندێک هینیان خستۆتە سەری بۆ ئەو بابەتە. ئاراستەکردنی فراوانبوونی شار و شارۆچکەکان و پرۆژەکانی ناکشت و کاڵی بەرەو ناوچە بەردەڵانەکان و لە پۆلەکانی زەوی 5 تا 8 خۆی تا 7 ئەوە بینە چونکە 8 بە عەمەلی ئەو پرۆژانە نایەت. گرنگیدان و ئاراستەکردن بەرەو نیشتەجێبوونی ستونی لەسەر جەم شار و شارۆچکەکان لە جیاتی نیشتەجێبوونی ئاسۆیی. ئەمە جەنابتان ئەزانین ینی مەسەل لە ئەوروپا لە زۆربەی وڵاتانە بۆ ینی هەمووی گرنگیەدا بە مەسەلەی نیشتەجێبوونی ستونی هەموو عیلاقەی بەم بابەتەوە هەیە بەڕاستی. لە وڵاتێکی وەکو هۆڵەندا جەنابتان نەزانن یەکێکە لە وڵاتانی کە لە بەرهێمنانی پەتاتە ئەتوانم بڵێم وڵاتی دەرەجەیەکە ئێستا لەبەرەوەی زەویەکانی خۆی یان ماندووە خاکەکەی ماندووە یان بەشی ناکات لە 20 وڵاتی تر کار ئەکەن ئینتاجی تۆی پەتاتاکەن لێوەی نەرن بۆ وڵاتانی تر. یعنی بۆیە ئەمە حقیقەتێکە ئەبێ بەڕاستی لە بەرچاو بگیرێتەوە لە ڕۆژان ئیجباری ئەوە نەبی بۆ کارێکی وە پەنابەریتە بەر وڵاتانی تر لەو بابەتە. بۆیە مەسەلەی نیشتەجێبوونی ستونی بەڕاستی بێ کاری زۆر لەسەر من وەکو شخصی خۆم ئەمەی لەم دواییە کرا بۆ زەوی بۆ فەرمانبەران و ئەمانە بە قەناعەتی من ئەتوانرێ بە شێوازی تر ینی هاوکاری فەرمانبەران کرێ نەک ئەو هەموو زەویە بکوژێتەوە بۆ نیشتەجێبوون و کە ڕەنگە بەدەیان ساڵی تر نەتوانرێ خەدەمات برێتە ئەو شوێنانی کە دابەشیان کردو بەشێکیشان هەر هێشتا دابەشیان نەکردووە. یعنی ئەوە بابەتێکە ئەبێ کللتوری ژیانکردن لە ناو پرۆژەی ستونیا بەڕاستی خەڵک وار ڕابهێنرێت چونکە ناکە ئەگەر بەم شێوازە ئەو بەرفراوان بوونە بەردەوام بێ هەموو ئەو سڵایدانەی کە پیشانممان ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ڕوبەڕووی چی ئەبینەوە. چاوخشانەوە بە ماستەرپلانی ئەو شار و شارۆچکانەی ماستەرپلانیان بۆ دانراوە بە مەبەستی لە بەرچاوگرتنی بڕگەکانی سەرەوە. یعنی ئەگەر بۆ هەچەنە وەکو باسم کرد ینی ئەوەی من زانیاریمە بێ زۆر کەم ماستەرپلان بۆ شار و شارۆچکەکان دانراوە ڕەنگە هەر بۆ شارە گەورەکان و بۆ یارە سەربەخۆکان تا ڕادێک دانرابێ دەتوانن بە احتیماتکردنە سەر ئەو یاسا و ڕێنمایانەی کە هەیە کاری لەسەر بکرێەوە چاوخشانەوە بکرێ بۆی کە ئەو زەویە کشت و کاڵیانەی کە هەیە بپارێزرێت.
دابینکردنی زەوی بۆ پرۆژەکانی وەبەرهێنان بە پێی پێویست و لە زەویە کشتتوکاڵی و نابردەڵانەکان زۆر جار بەداخەو ینی بۆ پرۆژێکی وەبەرهێنان زیاد لە حەدی خۆی زەوی کشتتوکاڵی زەویان بۆ دابین نەکرد با نەڵێم زەوی کشتتوکاڵی زەویان بۆ دابین نەکرد یعنی زۆر جار دەستکاری ئەو سایتلانی کە دایانەنا دەستکاری سایتلانەکانیان نەکرد کە بەشێکی دانرابوو بۆ سەوزای و بۆچی ومانە دەستکاریان نەکرد هەمویان نەکرد بە باڵەخانە و بەوە کە ئەوەش بۆ خۆی کاریگەریکی زۆری بێ لەسەر ژینگە ڕەنگە هەمومان گوێبیست و بینیمان کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لەسەر ئەو بابەتە ئاراستەکردنی وەبەرهێنان بەرەو پرۆژە کشتتوکاڵیەکان و ژینگەی سەوز بە پێی استراتیژی و پلانی دیاریکراوە ئێمە زۆر جار ینی باسی ئەومان کرد تا خۆشم کە لە وەزیفا بوو منی زۆر جار اقتراحی ئەومان کردووە کە وەبەرهێنان بە هەشت نییە لە پرۆژەکانی نیشتەجێبوو نابێ ینی زۆر پرۆژەی تری کشتتوکاڵی هەیە زۆر پرۆژی ژینگەیی هەیە ئەتوانرێ بەشێکیشی لەو پرۆژانە بکرێبەوە کە دۆستی ژینگەن کە لەگەڵ ئایندەی ئەم وڵاتە بتوانین ژینگەیەکی تەندروست فراهەمکەین بۆ هاوڵاتیان خاڵی حوت ئەگەر لە ناو ماستەرپلانی شار و شارشتەکان هەندێک پرۆژەی کشتتوکاڵی وەکو باخ و نەمامگە و خانووی پلاستیکی مەس ئەم پرۆژانە هەبێ گونجاو بێت وەکو خۆیان بهێڵرێنەوە نی دەستکاری نەکرێن کە ئەوانە بەشێکن لە ژینگە و لە هەمان کاتە کار بکرێ بۆ دابینکردنی زەوی بۆ پرۆژە کشتتوکاڵیانەی کە دۆستی ژینگەن و دەبنە هۆکارێک بۆ زیادبوونی ڕێژەی سەوزایی وەکو دروستکردنی پارکی دارستان جگە لە ئەوە پارکی دارستان بەڕێزان ڕەنگە زۆر لە ئێمە وڵاتانی ترمان بینی بێنێ جگە لەو باخچە و ئەو سەوزایانە پارکی دارستانە ینی کە ڕوبەرێکی زەویان تەرخان کردووە تەنها بۆ دروستکردنی دارستانێک لە ناو شار و شارۆچکەکانە هەم ژینگەیەکی گونجاو دابینەکە هەم ئەبێتە هۆکارێک بۆ کات بەسەربردن و بۆ وەرزش و بۆ هەموو ئەو شتانە یعنی تەنها ئەوە نەبێ زۆر جار من خلافم هەبووە لەگەڵەوەی کە باسی بڵێن ڕووپێوی ژینگە کراوە مەسەلەن شوێنێک کە هەمووی چیمەن بێ یا فریز بێ بێگومان جیاوازی زۆرە لەگەڵەوەی کە تۆ ڕووبەرێک هەمووی دارستان بێنی تۆ گەرەمە ڕووپێوی بکەی لە ڕووی ژینگەیەوە فەرقێکی زۆری هەیە من لە سەرچاوەیەک خوێنمەوە لە ڕووبەری چیمەن یا فریز کە لە ساحەیەکی دووگۆڵی ستانداردا هەیە لە ڕووی ژینگەیەوە یەکسانە بە دارێکی گەورە ینی تۆ لەکوێ ئەمانە داری گەورە بڕێنرێ چ لەوەی کە هەمووی چیمەن و ئەوە بێ من ناڵێن ینی ئێستا ئەوانی کە هەیە ئەو پارکانەی هەیە لە شار و شارۆچکەکانە کاریگەریکی زۆر گەورەیان هەیە لەسەر ژینگە لەسەر مەسایلی کۆمەڵایەتی لەسەر وەرزش لەسەر هەموو ئەم شتانە بەڵام پارکی دارستان ئێمە کارمان لەسەر ئەو بابەتە کردووە لە ڕابردووە ئێستا بۆ نمونە لە پارێزگای سلێمانی پارکی وەیسێ لە تقریبا لای قرگۆن نزیکەی 500 دۆنمە ڕەنگە کەمتان گوێبیستی بەت یا ئاشنا بێتن بەڵام دڵنیام لە داهاتوودا کاریگەری گەورەیە بێت لەسەر دابینکردنی شوێنێکی کات بەسەربردون و وەرزش و ئەوانە بۆ هاوڵاتیان بۆیە من اقتراحی ئەوەم کردووە لە بابەتەکە دروستکردنی پشتیوانەی سەوز بە دەوری شار و شارۆچکەکانە بە پانتایی فراوان زۆر جار ینی ئێمە تەکیدمان لەوە کردوێتەوە کە پشتیوانەی سەوز ئەوە نییە کە تۆ ڕیز یەک چوار ڕیز یا سێ ڕیز یا 5 ڕیز دار بڕوێنی ئەمە پشتیوانەی سەوزە نەخێرە بێ بە پانتایی فراوان بۆ نمونە بە سەدان مەتر بە کیلۆمەتر یعنی ئەو پشتیوانەیە بکەی بۆی کە بتوانێت بەربگرێت لە هەموو ئەو خۆڵبارینی کە هەمومان کە ڕوبەڕووی ئەم وڵاتی ئێمە بۆتەوە کات ناکاتێک ڕووەکاتە ئەم وڵاتە ئێمە گەر بتوانین بمانێ ئەو بابەتە چارەسەرکەین بەڕاستیە بێ پشتیوانەی سەوز دابندێ لە هەولێر تقریبا لە 2011 ئەمانە ئەوە کرابوو کە ئەو پشتیوانەی سەوزەی بۆ هەولێر دروست کرێ تقریبا وازانم نازانم ئەو پلانە ماوە یان نەماوە نازانم تقریبا پانتایەکەی 2 کیلۆمەتر بوو پانتایی ئەو پشتیوانەی سەوزە 2 کیلۆمەتر دانرابوو شەرنی هەمووی پرێ بە دار و درەخت و ئەوانە مەسە تۆ توانرێ بیدەی بە خەڵک بیکە بە نەمامگە بیکە بە باخی زەیتون بیکە بە هەموو باخەکان بیکە بە خانووی پلاستیکی بۆ مهمەوەی پشتێنێکی سەوز هەمووی سەوزایی بێ بە دەوری ئەو شارە ئەمە زۆر گرنگە بۆ داهاتی هەموو شار و شارۆچکەکان نەک هەرتەنا شارە گەورەکان سلێمانی و هەولێر و تۆکیۆوە نەخێر ئەبێ هەموو قەزاونەحەکان و هەموو شوێنەکان کار لەسەر ئەم بابەتە
خاڵی نۆ و کۆتایی زیادکردنی هەماهەنگی لە نێوان دام و دەستگا پەیوەندیدارەکان بە مەبەستی بڕیاردانی دروست و پیادەکردنی یاسا و ڕێنمایەکانی کشت و کاڵ و ژینگە. بڕواتان بێ بەڕێزان ڕەنگە تەئیدم بکەن ئێمە ڕەنگە لە ڕووی یاسا و ڕێنماییەوە هیچ کێشەیەکمان نەبێت، یعنی یاسای لە یاسای واساکانی وەزارەتی کشت و کاڵ لە یاساکانی ژینگە لە یاساکانی شارەوانی ڕەنگە زۆر هەموو ئەم شتانە ڕەچاو کراوە، بەڵام بەداخەوە لە کاتی جێبەجێکردن لەسەر ئەرزی واقع وەکو خۆی جێبەجێ ناکرێت. ئەگەر جێبەجێ بکرێت ڕەنگە بەشێکی زۆر لە کێشەکانی ئێمە چارەسەر بێت. بۆیە هەماهەنگی لە نێوان دام و دەستگا ئیدارەکان لایەنە پەیوەندیدارەکان زۆر گرنگە بۆ جێبەجێکردنی هەموو ئەو یاسا و ڕێنمایانەی کە هەن. زۆر سوپاسدانەکەم، هیوادارم ئەو زانیاریانەی بەیۆم بەخشی لە ئاستی ئامادەبوون و هیلای هەماندووبوونی ئەوە بێ.